صوت على بمكاتان باش جەژنتان پیرۆز بێت ئینشاءالله ڕۆژووی مانگی ڕەمەزان و تاعەت لە هەموو موسڵمانان قبوڵ بووبێت. جێگەی خۆشحاڵیە کە لە وەرزی نوێی وارین سلێمانی و پرۆگرامی تایبەت لەگەڵ میوانە تایبەتەکان و ئەستێرە دیارەکانی کوردستان هاتمەوە خزمەتتان. پرۆگرامی ئەمڕۆم زۆر تایبەتە لەگەڵ یەکێک لە درەوشاوەترین ئەستێرەکانی سینەما و دراما و شانۆی کوردیدا. میوانی ئەم جارەم دەنگی ئەنفالێکە، عاشقێکە و هەروەها زۆرێک لەو ڕۆڵانی کە بینیوێتی تەنانەت لە ڕۆڵی خاوەن پێداویستیە تایبەتەکانیشدا توانێتی بە تەواوەتی باوەڕمان پێبێنێ کاتێک لەسەر شاشەیەمە بینیمانە و هەستی هەموو بینەرێک بزوێنێ و بە دڵنیاییەوە ئەم ڕۆژێمە لەگەڵی لە گفتوگۆدا دڵنیام چێژ دەبینین لە قسەکردن لەگەڵی خاتونی زۆر بەڕێز کە لە ستۆدیۆی وارین سلێمانی لەگەڵمانە میوانە بۆ ئەم پرۆگرامی جەژنمان. خاتوو ژیانی برایم خەیات زۆر بەخێر بێی گەورەت کردین، خۆشحاڵمەتان بینم لە نزیکەوە. خۆشبی زۆر سپاسیەوەکەم. سپاس بۆ ژەنابتان. هەڵبەتە هەمیشە ئەکتەرەکان ژیانیان تایبەتمەندی خۆی هەیە، جا لە کوردستان بێ لە هەر پارچێکی دیکەی دنیا بێت. تایبەتتر ئێمە هەموو دەزانین و ئافرەت بوون و هەندێک جار بۆتە بابەت و ترند لە ئێستا دەڵێ ئافرەت بوون و کورد بوون و ئەکتەر بوون، ئەمانە هەموو هێزی تایبەتیان دەوێت. خاتوو ژیان لەگەڵ ئەمانەشدا لە پێشینەکانی ئەکتەر و ئەو خانمانەیەکە لە کوردستان بینیمانە. ئەمڕۆی ئێستا چۆن دەبینی چه هەستێکت پێ بەخشێکە ئەو هەموو قورسایی و تەنگ و چەڵمی پێدا تێپەڕی گەیاندوێتە ئەمڕۆ؟ تەمان زۆر خۆشحاڵم بەم دیدارە. بێگومان ئەوە کارێکی قورسە، ینی ئێمە کردومانە. جیاوازەکە هەرەوەیە کە ئێمە بەڕاستی سەرقاڵی هونەرین، زیاد لەوەی کە خۆمان وەکو کەسایەتی خۆمان وەکو هەر مرۆڤێکی ئاسایی دوای ئەوەش هەم وەکو دەوام و سەرقاڵی دەوام و بژێوی ژیان و ئەنجا لەگەڵ ئەوەشە سەرقاڵی هونەرین. تەبانەمە بۆ خۆی ماندووبوونێکی زۆریەوێ، تەحمل و سەبریەوێ، ئیتر ئەبێ هەوڵ بی بجەنگی بۆی. ڕاستە ژیان خان، ڕەنگە تۆ توانین بڵین 1% ئەوانی دیکە جیاوازیەکت هەبوو بێت لە ڕووی باشیەکەیەوە. لە چەند چاپێکەوتنی تریشا بینیومە کە تۆ لە ڕووی خێزانەوە لە خێزانێکی هونەردۆست و ماشەڵڵا باوکی بەڕێستان لە سەیلەم کات خۆشتر بێ، خوشکان و برایان هەموو هونەرمەند بوون لەو ماڵەدا. ڕەنگە لەوە تۆزێک ئاسانکاریت هەبوو بێ ڕێگریت نەبوو بێ. بەڵام باقی پەیوەندی کۆمەڵایەتەکانی دیکە دەستپێکت چۆن بۆ یادگاریت بۆ ئەمڕۆ چۆن بۆ لەگەڵیاندا؟ طبعاً من بە خۆشحاڵیەوە لە بەرەوەی باوکم خۆی هونەرمەندە، خێزانەکەمان ینی باوکم پاڵپشتێکی زۆر باش بوو بۆ ئێمە. دایمە هانیاوین کە ئیش بکەین، ینی وتێتی خزمەتی ئەتا ئەتوان خزمەتی میلەتی خۆتان بکەن. ئێمەش هەر ئەو ڕێڕەوەمان گرتۆتە بەر. ئیتر بەڕاستی هەر شتێک کە ئیکەین ئێمە یادگارەکانی باوکم، قسەکانی باوکم ئەوانەیەتەوە یادمان کە ئەبێ ینی کۆڵ نەین، ئەبێ ماندوو نەبین، ئەبێ کار بکەین، ینی هەتا ئەو ڕۆژەی ئیتر لە دنیا نامێنین و خواحافیزاکەین، ئەبێ هەر کار بکەین و بەردەوام بین. پامێکی جوانە بەڕاستی مرۆڤ بتوانێت بە تەواوەتیەکە کاری پێ بکە، سوودی چاکی لێ بینە. ئێمە بە کارکردنەوە دەمێنینەوە. جا پرسیاری ئەوم لەلا دروست بوو، جەژن بە تایبەت بۆ پرۆگرامی ئەمڕۆمان لەوەوە حەزەکەم پرسم تایبەتمەندی ئەو خێزانانەی کە چەند هونەرمەندێکی تێدایە ئەبێت چ شتێکی جیاوازتر بێ لەگەڵ خێزانێکی دیکە کە ئاسایی و پێچەوانەکەی کە کاتێکەمە هەموو چاوەڕێی شاشەی تەلەڤیزۆنین و ببینین و بەڵام لە ڕووی ئامادەکاریەوە ژیانی ئاسایی بۆ ئێوە جیاوازێکی ئەو تۆی ئەبێت گۆڕانکاریەکەی لەگەڵ خێزانی کە هەستان پێکرد بێ خۆتان؟ بەڵێ تەبعاً جیاوازەکان هەیە. لەبەرەوەی ئێستا بۆ نمونە ئێستا خەڵکێک لە ماڵەوە لەوانەیە خەریکی ئیش و کار بێ و خۆ ئامادەکردن بێ و پەنجەرە پاکاتەوە ماڵ پاکاتەوە، بەڵام ئەو تا من لێرە لە ستۆدیۆ خەریکی بەرنامەیەکین. مەسەلا یەکێک لەوانە سبەینێ مەوعیدێکم هەیە بچین قسە بکەین، دانیشتن بکەین لەسەر کارێکی نوێ. یعنی ئەوانە تەبعاً دەور و تەسیری زۆرە بێت. جاری وایە ئێمە لە جەژن ناچوین بەرنامەمان کردووە، لە جەژنە زوربەی کات لە جەژنیشە تەسویرمان کردو ئەگەر پێویستی کردبێ، ینی
پێویستی بەوە کرد بێ بچین نەمان تۆ جەژنە و ناتوانین و ینی هیچ شینێکمان حجەیەکمان نێناوەتەوە چون ئیشەکەمان ڕاپەڕانوە. بەڵێ هونەر توانێتی ئەو بەشەتان بۆ پڕکات و ئەو زۆربەی کات ژیانتان نێوە لە ڕیکۆردایە کارەکان پێشوەختەتر و ئامادەکراون توانێتی ئەو هەستە بگەێنێ بۆ ئێوە گەرمی خێزان و جەژنکردن لە ناو دراماکانە کە ئەنجامتان داونواندن تا کردووە وەک لەوەی کە خۆتان لە ژیانی ئاسایی فریایی نەکەوتون. طبعاً هونەر ماندووبوونە یعنی ئێمە ئەوەی کە بڵین ماندوو بووین کەمتر لەوە چێژمان وەرگرتووە لە ساتە هونەریەکانە چکە بەڕاستی تۆ وەختێک کارێکی هونەریەکەی یعنی بە مەزاجێکی سافەوە ئیشەکە ناکەی تۆ قەلەقی تۆ مەسەلا هەموو هەمێکە ئەوەی ئیشەکەت بە جوانی بکەی کارەکە ڕاپەڕێنی یعنی کێشە و گرفت نێتە بەردەست کاتێت تۆ خەریکی کاری هونەریت ئەوە ینی چێژەکە کەمترە لە ماندووبوونەکە بینین چۆ زۆربەی کاتبینەر کاتێک کە ئەبینێت وا هەستەکات لەبەروی ئێمە بە پاکراوی و مۆنتاژ کراوە هەموو هەستەکانە بینین هەروەکو گۆرانی بێژەکانی ڕاستەکەی جا ئێوە گۆرانی بێژی ماشەڵڵا دەخۆشیشتان هەیە لە ماڵ زۆر جاروا هەستەکەینەوە لە باڵی شۆهڕوا دەنیا خۆشەڕوا گۆرانیاڵە یادگاریتان هەیە لەگەڵ ئەو بارودۆخانەی کە ڕۆژێکی پڕماندوو بوون و هیلاکی گەڕابێتنەوە ماڵەوە لە ماڵەوە بۆنەیەک هەبوو بێ یاخود کۆبوونەوە شتێکە بێ و نەتانتوانی بە پێی پێویست ئامادە منتیان بەڵێ کەمتر ئەوە لەسەر ئەوە کە باسی ماندووبوونم کرد جاری وایە ئێمە لە ئیشا پێویستەکە کە مەسەلا کۆمبارسێک بێن دەرهێنەر بانی تابیهێنێ کە ئەو ئەبینێ ئێمە ئەوە نەماندوین مەسەلا ئەو بەجارە دوو جار تکرار کە دەورەکەی هیچیش نییە یعنی شتێکی زۆر بەسیتە لەوانەیە پێ بڵەن تۆرە لیا دانیشەیە ئەو شتە بەرە دەستم یا شتێکی زۆر بەسیت کە نە حیواری تیانە هیچی تایە کە یەک دوو جاری عادەیە کاتۆی تر بێزارە بێڵێ منە ڕۆم جاری وایە بە زۆر ئاخر نابێت تۆ ئەم مەشەدە تیا بووی بێ لە مەشەدەکی تری شاعیرن بەردەوامی هەیە ئەبێ بمێنیتەوەڵێ نامێنمەوە ڕۆم یعنی سیر کە بزانە ئەو کەسە تەحملینی ئەگەر تۆ ئەو ڕۆحێتە لە ناختانە بێ ئەگەر حەزر لە هونەر نەبێ قەت ناتوانانی بەردەوام بی جاری وایە ئێمە من زۆر جار باسی ئەوم کرۆ زۆر لە خۆشیەکانی ژیان لە کیس ئێمە چووە من بە چەنەها سەفەر مەسەلا سەفەر کراوە هاتوتە پێشەوە بۆم بچمە تەنانەت دەرەوەی وڵات بۆ شوێنان نەمتوانیوە بچم لەبەرەوەی تەسویرمە بۆ نەمتوانیوە چکەوە بەڕاستی ئەوە شتێکی ئەخلاقیە تۆ ناتوانی کارێ بەجێبێڵی بچی ئیشێکی تر بکەی یا بڕۆی سەفەرکەی یا بڕۆی هەر شتێک بێتە پێشت ڕاستە من وەکو خۆم زۆرجار چی بە تێبینی وەرئەکرم ئەکتەرەکان کاتێک ئەو نواندنە زۆرە ئەکەن و بە تایبەت ینی سوپاس بخوایمە زۆربەی ئەکتەرەکانمان زۆر بەتوانان خۆتان ناسا لە پێشینەی هەمویانن لە بەرکردنی حیوارەکان کارێکی هێندە ئاسان نییە زۆر جار ئازانی قسانە قسەی خۆیانە لەبەروی هێندە بەڕاستی هێڵن ئەوەش بەشێکی کەی قورسە چەندێک کاتتان بۆ تێ ئەپەڕێژیان خان کاتێکە ئامادەکاری بۆ ئەو تراکەی کە وێنەیەگرێت بەڵێ تەمان گرنگترین شت بۆ ئەوەیە کاتی ئەکتەریەتە بەردەمی کامێرە ئەبێت تەواو خۆی یعنی تەواو حازر بێ چونکە تۆ بتەوە نەتەوە کە کامێرە ئەبینی قەلەقەبی تۆ ئەبێ حیواری بەباشی لەبەر بێ ینی هەموو حیوارەکە وا بکەی کە ئەمەی ئیتری حیواری قسەی تۆیە ئەجا ئیحساسە ئەو ئیحساسەکە چۆن ئەو هەڵچوونە بەرە دروستەکەی ئەوەش هەر قورسێکی خۆیەیە ئەجا ئەبێ ئینسیجام بکەی لەگەڵ ئەوانی تر جوابانەوە یعنی بەڕاستی قورسە ئەگەر تۆ پێشتر خۆت ئامادەنەکەی ناتوانی جاری وایە تۆ ئامادەی بۆ نمونە تۆ ئامادەی بەڵام سەرەکەی کامێرە ئامادە نییە بۆ نمونە ئینارە ئامادە نییە یاخود خەلە لێ دروستە بێ لەو کاتە تۆ چەند بمێنیتەوە ئەوەی تر ماندووە بیت و کارەکە بەزەحمەتیە کاری بە کۆمەڵە بێ هەموو بەڵێ پێشتریش پرسیارم کردم یادگاریتان چیە لەگەڵ ئەو بارودۆخی نێوان کاتی وێنەگرتن و ماڵەوە هەم گرێ دەمەوە لەگەڵ بەشێکی تر پرسیارێکی تر تەقەموسی ئێوە بۆ کارەکانتان بە هەمان شێوەش کاریگەری دروست ناکات لەسەر ژیانی ئاساییتان لە ڕۆژانە و لە ماڵەوە لەگەڵ ئەندامانی تری خێزانەکە تەمان زۆر کاریگەری هەیە بڕواکەی من جاری وایە دانیشتوم حیوارە خوێنمەوە یعنی مەشەدێکی تیا خۆم ئەگریم یعنی تر ئاو بە چاومایەتە خوارەوە سیرەکە بە باشی
بۆچی من نەدریم خۆنە کامێرەیە و نەیشتێ یعنی ئەمەە ئەچیتە ناو دەقەکەەوە ئەوەنە لەگەڵ شخصێتەکەی خۆت چۆنەڵێ بەزەی و بە خۆتایەتەوە لە حیوارەکان ئەبینیت و ئەو تەسیری ینی ئەو شخصێتەکە چەند مەسەلا بۆ نمونە شخصێتێکە کە زوڵمی لێکرێ کە وەکو پێویست خزمەت ناکرێ ئیتر بە هەر شێوەیەک بێ زۆر کاریگەریە بێ بۆ سەر دەرونی تۆ ئێوە بە خێزانیش لە ماڵ و هەمووتان لە هونەر تێگەن ئەوەش کەشێکی باشتری فەراهەم کردووە هیچ کات تۆ کاتی تەمرینکردن و سڵفێکی بۆ نمونە کیژانخان و ئەوانە بەلاو سیر نەبووە بچی بەزە مۆزوعگاسکەی سیرەوە چییە یان ئەوان بێن بۆ لای تۆ هەست بە شتێکی نامۆ بکەن جاری وایە بەڵێ تر وا بۆ مەسەلا ئێمە کە بێکەوە کەم وەختە ئیشمان کردووە یعنی ڕەیەکتریشمان وەرگرتووە ئەو فڵانە ئیشەکەین ئەمەوە ئەوە ئیتر زۆر جار مناقەشە و شتیش دروست دەبێ ئیتر ئەوانیش ڕێی خۆیانێن و ئیتر بەو شێوەیە کارەکان هەموو سەرکەوتوو بن بەژی سپاس ژیان خان سەبارەت بە دراماکان و نواندنی ئێوە و تایبەتر خەڵکی تا ئێستش کاتێ باسی درامای کوردیە کات ڕاستەوخۆ دەگەڕێنەوە بۆ زەمانەی کە لەگەڵ هونەرمەند کە حسین مسڕی کۆمەڵێک دراماتان ئەنجامدا لە خۆرناوازان و خەمی چۆلەکان و چەند درامایەکی دیکەش بوو بەڕێستان لە بەشی زۆرینەیە ڕۆڵتان هەبوو و زۆریش کاریگەر بوون لە نێو شەقامی کوردیدا درامای جومعە و تەنانەت ناوی ئەو کارکتەرانە بەشێکی زۆری لە دەرەوە لەسەر شەقامدا وترایەوە کامیان زۆرترین لە ناو خەڵکدا بانگ ئەکرایتەوە پێی و زۆر خەڵک کاریگەری بەجێهێشت بوو لەلایەن بەڵێ بە زۆری لە ڕەشەی پۆلیسا کە دەوری چیامە بینی ئەوە زۆر کاریگەری هەبوو بەسەر خەڵکەوە و شەو بۆش ئەوەی کە ڕۆڵی کەڕوولاڵەکەی ئەبینی ئەوەش بەڵێ تەسیری زۆر تایبەتەکان خۆشحاڵ بوون لە بەرکەوتنیان دواتر هەست دەکرد ئەوانیش ینی ئەویان نەبووی بۆ بەڕێزت کە چۆن ئەو ڕۆڵەت بینیوە بەڵێ زۆر پیان خۆش بوو کە ئەیان بینی هەتا من جارێکی چوم سەردانم کردن ئیتر یعنی پیان خۆش بوو زۆر بەڵێ هەستیانە کرد خۆیان ئەبینەوە لە کارەکە ڕاستە تەنانەت خەڵکێکی زۆریش ینی عاتفێکی وەهای دروست بوو بۆ حەزی بە یارمەتیانی ئەو کەسایەتی ئەکرد ئامادەکاری ئێوە ئەو کاتە چۆن ئامادەکاریەکانتان بۆ کرد یان بارگرانی ئەو ڕۆڵانە تا چەندێک بوو و چۆنا وەرگرتنی ئەو شخصیانەتان وەرئەگرتەوە چۆن کارتان لەسەر کرد بەڵێ لە ڕاستیان من خۆم ئەکتەری شانۆ بووم زۆر حەزم لە شانۆ بوو قەت حەزم نەک لە بەردەمی کامێرا ئیش بکەم من ئەتوانم ئەو فەزڵە بگێڕمەوە بۆ کە حسێن خوافیکە ئەو داوای لێکردم یەکەم جار داوای لێکردم کە من بێم لەو درامایە بەشدار بووم وتم کە حسێن من حەزم لێ نییە لە بەردەمی کامێرا ئیش بکەم وتی تۆ خۆت ئەکتەرێکی باشی لە مەسرح هاوتی زۆر باشی بەس دڵنیام لە بەردەمی کامێرە شەرعینە شتە بیچکە تۆ ئەو هەست و ئیحساسە هەر لە ناو خۆتە هەیە ئیتر هەرچۆنێ بێ ینی قەناعەتی پێکردم کە من بەشدار ببم ئیترەوە بوو یەک یعنی وەکو سیلسیلەیەک بوو ئیشەکان هەر لە خۆرنەوەزان و خەمی چۆلەکەکان و بەڕاستی ئەو سەردەمانە قورس بوو زۆر قورس بوو بەڵام بۆ ئێمە یعنی تا بڵێ بە هەستێکی جوانەوە بە بەناخێکی پاکەوە بە دڵسۆزیەوە کارەکانمانە کرد هەرچەنە ئەوسایە یعنی وەکو ئیستە نەبوو مەسەلا یعنی فەرقی زۆر بوو لە تەکنیک و لە هەموو شتێک کە بەکارمانە هێنا بەڵام ئەمنە بە دڵسۆزانە کارمانە کرد و کە حسێنیش خۆی زۆر لێ هاتوو بوو زۆر بەتوانا بوو یعنی زۆر ئازا بوو لە ئامادەکردنی مەشهەدەکانە زۆر ئێمەش هاوکارێکی زۆر باش بوون بۆ ئەوی کارەکان بڕوا بەڕێوە ئەو بووتر لە کۆمەڵێ لە ئیشەکانی من بەشدار بووم ئیتر بەداخەوە لە ئەخیراویستی کارێک بکە نەیتوانی تر قەدەرەکەەوە بۆ ڕێینە ئەو کارش بکەین بەڵێ ئێوە ساغ بن ژیان خان لە نێوان کاری سینەمایی و کاری دراما و هەم دەستپێک و وەک خۆتەڵی پسپۆڕی خۆتان سەرتا شانۆیی بووە کامیان هەڵەبژێری بۆ ئێستت لە دوایی ئەزبوونی ساڵانت کامیان زیاتر هەڵەبژێری بەڵێ تەبەن شانۆ زۆر خۆشە بەڵام یەکشت هەیە شانۆ گروتینێکیەوێ ینی بەڕاستی تۆ کە ئەگەیتە تەمەنێکەوە هەستەکەی
يعني ئەو تاقە زۆرە ینی چکە شانە پێویستی بە تاقەیەکی زۆر زۆرەیە پێویستی بۆیە کەمان دوونەبی پێویستی بە سەوتێکی باشەیە تۆ هەتا ینی پتێو نەتەوێت تەمەەن ئەو تۆزە ڕێگریەکە لەو شتانە من هەردووکی هەڵەبژێرم هەر بەشداریم کردو لە هەردووکیا و ئێستاژ ئەگەر کاری شانۆیی باش هەبێ و لەم ساڵانی ئەخیریشا لەم دو-سێ ساڵی پێشوو ینی چەند ئیشێکم کردووە لە شانۆ لەوانە هەموو دزەکان دزنین ئەوە کاک زەریا سامی عەفوو ئەوەی کردووە هەروەها لە بیرە چیتەوە هەروەگەوەی نەبوو بیت هی کاک محەممەد مستەفا بوو ینی بەشداریم کردو ئێستاژ ئەگەر ئیشی باشە بێ لە شانوە هەر بەشدارێکم بەڵام جیاوازەکە ئەوەیە تۆکە لەبەر شاشە ئیشەکەیت ینی ئەتوانی مەسەلا کەمان دووەبی یا کە هەڵەیەکەکەی ئەتوانی دووباری بکەیتەوە بەڵام لە شانوە تەبان ئەوە نییە ئیتر چۆن ئەڕوا ئەبێ یەکسەر هەمووی بە باشی بڕوا و ئەبێت توانە و تاقەیەکی زیاد لە پێویستە بێ ئەمە وەکو کار و نواندنی بەڕێستان خۆتان بەڵام وەکو بینەر کامیان بۆ ئەکتەر خۆشترە یا هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەوان لەبەرەوەی کە بەجیهانی بوونیش لە ئێستادا ئێمە چەند بەرهەمێکی بەڕێستمان بینی و لە فستیڤالە جیهانیەکانە نمایش کراوە وانە وەکو فیلم و کورتە فیلم و هەروەها دراماکانیش کە ڕۆڵێکی تریان هەیە کامیان لە ڕووی بەرفراوانی و ناساندنی ئەکتەرەوە هەڵەبژێت طبعا شانۆ دایمە نخبەیەگە چێت تەماشای شانۆکە یعنی جمهورێکی کەمتری هەیە بەڵام سینەماوانە بەڵام دراما زیاتر خەڵکێکی زۆرتر ئەیبینێ ئێستا منە و کارانی کە ئیشم تیا کردو و فیلمە سینەمایانە زوربەی وڵاتان یعنی گەڕاون عرسکراون و بەم ئەخیرەش فیلمی ڕاڕەوێک یەکێ بووە لە فیلمە باشەکان لە زوربەی فستیڤالەکانە کە کراوە لە هندستان لەکوێ لە زۆر شوێن کراوە یعنی من وەکو باشترین ئەکتەر هەڵبژێراوم هەروەها لە کەنەدا لەگەڵ دوو ئەکتەری کەنەدی من کاندید کرام بۆ بردنەوەی خەڵات یعنی لە زوربەی فستیڤالەکانە من وەکو باشترین ئەکتەر هەڵبژێرام و ئیشەکەش وەکو ینی وەکو بەعام ئیشێکی باش و سەرکەوتوو بوو بەدڵنیاییەوە لە نێو ئەستێرەکانی کووردە بواری نواندن ژیانخان کەیتری طبعا مەبەستم لە تەمەنی مناڵترە بۆ ئەوانی کە تازە دەست پێ دەکەن و بەڵام چەند ناوێکمان هەیە ئەوانی شوێندەسی خۆیان دیاری کردو ئەستێرن ژیانخان وەک مامۆستایەک بۆ ئەوان وەک خاوەن ئەزمونێکی گەورەتر کێن لەوانەی هەڵیانە بژێری بۆ ئەمڕۆ پێ دوایە کە ئەمانە بە تەواوەتی کاری هونەری کوردی دەبەنە سەرەوە خۆتان بەڕاستی کارێکتان کردووە لە هەموو جێگەی کورد شانازیتان پێوە دەکات لە ئەکتەرە نوێەکاندا و گەنجەکانە کەسێک هەیە دیاری کراوە بێ لە لای تۆ وەڵی زۆرن ئەکتەرەکان بەڕاستی ئێستا من لەوانەیە ناوی هەمویان بڵێ بیانی نەتوانم بڵێم گلەیم لێ بکەن خەمی دڵیانمە بەڵام بەڕاستی مەجموعەیەکی زۆر باشمانەیە مەسەلا لەوە چریکە زۆر باشە شایی زۆر باشە دیاری زۆر باشە زۆرن بەڕاستی ئەوانە ینی ناڵێم ئێستا لەوانەیە لەم کاتە ناوەکانیانم لە خەیاڵانە بێ بەڵام ئەکتەری زۆر باشمانەیە بۆ ئەنجامدانی کارێکی هونەری دروست یاخود دروستتر بڵێم بۆ دروستبوونی کارکتەرێکی دروست چییە ئەو پێویستیانەی کە دەبێت لە کەسێکا هەبێ میشە دەزانین هونەرمەندەکان خاوەن بەهەرێکی تایبەتن جگە لە بوارە ئەکادیمیەکەیان و خوێندنیان چین ئەو خاڵە بەهێزانەی ئەبێ لە کەسێکا هەبێ بۆی هونەرمەندێکی باشی لێ دەرچێت بەڵێ طبعا پێش هەموو شتێ ڕاستگۆیی لە نواندنە ڕاستگۆیی لە کارکردنا دڵسۆزی فیداکاری یعنی خۆنەویستی ئەوە زۆر بێجگەلەوە ینی سەقافەت و ڕۆشنبیریش ئەوە زۆر زەرورە و بینینی کاری هونەری ئەوە زۆر زەرورە ئیتر بەڕاستی هەموو یعنی چۆنەڵی پێویستی بە زۆر شت هەیە کە لە هونەرمەندا هەبێ کە لە ئەکتەرێکە هەبێ یعنی ئەبێت بەڕاستی لە خۆ بردووبی یعنی نەک بە تەنیا تۆ لە بەردەمی شاشە لە بەردەمی کامێرە تۆ ئەکتەرێکی باش بی ئەبێ لە پشتی کامێرەشەوە وەختێکە تۆ دائەنیشی چاوەڕێکی کە مەسەلا گرتەکە حازر بێ تۆ ئەبێ چەند بە جوانی دابنی چەند بە بێدەنگی چەند مڕاعاتی ئەو جەوە بکەی تێکی نەیەی
ئیتر ئەم شتانە زۆر دوایەوە ئەکتەری بەرامبەرێ بۆ نمونە ئەبێت تۆ یاری دەدەرێکی باش بوو بۆی ئەکتەری بەرە لەوانەیە مەسەلا ئەو ئەکتەرە وەکو با بڵێن مەسەلا بۆ نمونە نەگاتە مستەوای تۆ لە تەمسیلە بەڵام ئەبێت تۆ هەوڵ بە یارمەتی بی ئەبێ ینی کارەکەی بۆ فەراهەم بکەی یعنی هەستێکی وای بیتێ کە ئیتر ئەویش ینی بتوانێت ئیشەکەی خۆی بە جوانی بکە و نەترسێلەوەی کە بۆ نمونێسەی وایەڵێ من زۆر جار پێیان وتم ینی ئێمە ئەترسین کە لەگەڵ تۆ تەمسیلەکەین یعنی من هەستێکی وایە مێکە ئەو ترسە بڕەوێتەوە وای ینی بتوانێت بە جوانی تەمسیل بکە هیچ هەست بە فەرق و جیاوازیەک نەکە و بتوانێت سەرکەوتوو بێت چکە بە کۆی گشتی جوانی هەمومان جوانی کارەکە دەرەخات ڕاستە دەستان خۆش بێ ئەوەش دووبارە گەورەی خۆتان دەنوێنێت حەز دەکەم بەداخۆ کاتی پرۆگرامەکەمان کەمە بەسە کۆتایی حەز دەکەم پرسم نوێترین بەرهەمتان و لە کام بەش و ژانرە دەتوانین ئێوە ببینینەوە جارێکی تر ئیشەڵڵا بڵێم نوێترین کارمان بە ناوی تۆڵەیە ئەویش کاک دیاکۆ دەریهێناوە کوڕێکی گەنج و ئەکتەری دەرێنەرێکی باشە جایترەوە بەڕاستی نازانم کەی عەرزەکرێ بەڵام لە بینە لە فەیسبووکە ئەم بینی کە ڕێکلامی بۆ ئەکتەرەکە بەشدار بۆکانە کرد و کارێکی نوێشمان هەیە بەڕاستی ئێستا سبەینێ ئیشاڵڵا بە تەمای دانیشتنی بۆ بکەین و بزانین قسە و باسی لەسەر بکەین بە هیواین ئەوەش بێتە بەرهەم و بتوانین هەموو پێشاد بن ئەمە هیوای زۆر باشی بۆ بەڕێستە خوازین جگەل لەوەی کە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ تۆ ئەخوازین ئەنجا کارە هونەرەکانیش بە هەمان شێوە و بە دڵنیاییەوە یەکێکی لەو ئەسێرانەی هەمیشە شانازیت پێوەکەین زۆر خۆشحاڵ بووم بەڕێستان لە نزیکەوە لە خزمەت ئێوەدا بووم و هیوادارم هەمیشە باش بن لە کۆتاییشدا ئەگەر شتێک ما بە ئێوە بتانێ باسی کەن من کاتە بەخشمە ئێوە وەڵای تر هیوادارین بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان و لایەنە بەرپرسەکان و یعنی ئەوەی پێیوەستە بە بەڕێوەبردننی ئەم وڵاتە یعنی لە خەمی خەڵکا بێ ئەگەر تۆ لە خەمی خەڵکابی بۆ نمونە خەڵک مرتاح بێ یعنی خەڵکەکە چێژیش لە هونەر زیاتر وەرەگێ تۆ بۆ نمونە کەسێک برسی بێ تا ئێوارە وەرە ئیشی جوانی پێشکەشکە بزانە ئەو لەوانەیە هەر بە خەیاڵیشیانە ئەو برسێتی چی بکا لە هونەر چی بکا لە سینەما لە بۆ نمونە لە شانۆ هیوادارم وەزع و بار و گوزەرانی خەڵکی بەرەو باشی بڕوا حکومەتی هەرێمی کوردستان کە حکومەتی خۆمانە کە باوکی میلەتە یعنی وا بکاکە ئەم خەڵکە بخاتە ڕەفاهێت و بخاتە خۆشی و هەروەها پەرش بە هونەر بیدرێت چکە بەڕاستی هونەر ژیانە بەبێ هونەر یعنی ئەگەر هونەر بێنی دەربێنی لە ژیان من لەو باوەڕام هیچ جوانێکی ئەو تۆ نامێنێتەوە کە خەڵک دڵی پێی خۆش وڵاتێکی لێ لە جەنگا بێ بە بەردەوامی دەستان خۆش بێ سوپاس دەکەین و هەمیشە لە جەژنا بن هەر لە خۆشییا بن ئینشاڵڵا لە نزیکی ئازیزانتان بن هەمیشە بەژی زۆر سپاسانەکەم بینەر و بیسەرە بەڕێزەکانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵ بوون ئەم پرۆگرامە لەگەڵتان بووم پرۆگرامی ئاراین سلێمانیتان پێشکەش کراوە زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان کۆمپانیای ڤێرا بۆ دیکۆراتی ناوماڵ و بەشێک لە ستۆدیۆی جوانەکەی ئێوەڕانی سلێمانیش کە دەبینن لە دەست و پەنجە و دیزاینە تایبەت و ڕەنگەکانی ئەو ئەندازیارە بەڕێزانی کۆمپانیای ڤێرایە و هیوادارم لە ئەڵقەی داهاتوو لەگەڵ ئەستێرەیەکی دیکەی کوردستاندا بێم بۆ خزمەتتان نەرشاد و بەختەوەر بنە لە جەژن و خۆشیدا بن.